سڵاتان لەبێ ئەم کاتتان باش ئەمڕۆ بۆ یەکەم جار لە شاری سلێمانی دیارە ڤاکسینی دژ بە کۆرۆنا بەدەر لە ئەوەی کە لە ماوەکانی ڕابردووە بۆ تیمە تەندروستیەکان ڤاکسینی دژ بە کۆرۆنا بەکارهێنرا ئەمڕۆ بۆ نەخۆشانی ئاسایی بەکاردەهێنرێت. من ئێستا بۆ گفتوگۆکردن لەسەر بەخشینی ڤاکسین و پێدانی ڤاکسینی دژ بە کۆرۆنا گفتوگۆ دەکەم لەگەڵ ڕووناک خان. ڕووناک خان سڵاو لەبێ ئەم کاتت باش پێمان بڵێ ئەمڕۆ چۆن ڤاکسینی دژ بە کۆرۆنا بەکارهێنرێ بە هاوڵاتیان ئەم بڕیارە لەبارەی چیەوە؟ ئەمڕۆ بۆ دوم ڕۆژە ڤاکسینی ئەسترازێنیکە بریتانی لێرە بەکارێنین بۆ ستافی تەندروستی هەروەها لە هەندێک هاوڵاتیان. بێجگە لێرەش 12 شوێنی ترمان هەیە هەر لە ناوشار کە هەمان ڤاکسین پێشکەشەکەن. ڤاکسینەکە ئەم ڤاکسینێکە بە هاوڵاتیان ئەدرێت چۆنچۆنیە ڕێگاکەی چۆنچۆنیە چەند مەڵبەند و شوێندانراوە بۆی هاوڵاتی ئاسایش بکوچێ؟ بە هەموو پارێزگای سلێمانی 32 شوێنە تەنیا ناو شاری سلێمانی 12 شوێنمانداناوە بۆ پێدانی ئەم ڤاکسینە. وا دانراوە کە ڕۆژ هەڵات و ڕۆژ ئاوا و ناوەڕاستی سلێمانی یعنی بۆی کە هاوڵاتی بە باشترین ڕێگە و بە ئاسانترین ڕێگە بکاتە ڤاکسینەکە. ڤاکسینی دژ بە کۆرۆنا ئێستا ڕێگا ئەو ڕێکارانە چیە کە هاوڵاتێکی ئاسایی بێت ڤاکسینەکە بۆ خۆی بەکاربێنێت؟ هەندێک پرۆسەیەکی تۆزێ تاقیدەوەکو بڵێم. تاقیدەکە لە چە ئەبێ دکتۆرێکی پسپۆر ببینێ، دکتۆرێک هاوڵێتەکە ببینێ یا کارمەندەکە ببینێ. هەندێک پرسیارە لێکا لەبارەی کە نەخۆشی درێژخایەنی هەبێ نەیبێ. ئەو پرسیاران دوای ئەو کە پرسیارانەکرا ئامادا بێ بۆ ڤاکسینەکە بە پێی هەندێک پرسیار کە زانمان هیچ ئیشکالێکی نییە ئەو کاتە ڤاکسینەکەی بۆکرێ. ئەمە تەنها لە شاری سلێمانی یاخود شار و شارۆچکەکانی دەوروبەریشە؟ هەموویەتی، بەڵام تقریبا ئەمە 2 ڕۆژە ئێمە دەستمان پێ کردووە وا وردە وردە شوێنەکانی تریش ڤاکسینەکە وەرەگرن و دەستەکەن بە پرۆسەکە. دەستت خۆش بێ ڕووناک خان، سوپاس بۆ ڕوونکردنەوەکە. دیارە ئێستا لەم نەخۆشخانەیە لەم بنکە تەندروستیەکە سەرپەرشتی هەموو ئەو ڤاکسینانە دەکات کە لێرەوە لە پارێزگای سلێمانیەوە لەم بنکەیەوە هەموو ڤاکسین ئەو ڤاکسینانەی کە دەگەێنرێتە سنووری پارێزگای سلێمانی لێرەوە دەچێتە شار و شارۆچکەکانی دیکەی سەر بە سنووری پارێزگای سلێمانی و لەوێشەوە پزیشکان و کارمەندانی بەشی تەندروستی دەکوترێت و دواتر ئەو هاوڵاتیانەی کە نەخۆشی درێژخایەنیان هەیە یاخود ئەو نەخۆشانەی کە دۆخی تەندروستیان ناجێگیرا بۆ ئەوی بەرگریان بەهێز بێت ڤاکسینی دژ بە کۆرۆنان بۆ بەکارهێنرێت. لەگەڵ ئەوەشدا لەم هەرێمی کوردستان ئەمە دیارە بۆ یەکەم جارە ئەم ڤاکسینە بەکار دەهێنرێت لە ناوەڕاست و خواروی عێراق و دیارە لە بەغدای پایتەختی عێراق دیارە لە چەند ڕۆژێکە ڤاکسینی دژ بە کۆرۆنا بۆ زیاتر لە 27,000 هاوڵاتی بەکار هێنراوە، بەڵام بۆ هاوڵاتی ئاسایی بۆ یەکەم جارە لە سلێمانی ئەم حاڵەتە تۆبار بکرێت. لەگەڵ ئەوەشدا ئاماژە بۆ دەمەکۆ بیرهێنانەوە تاوەکو ئێستا 2 وەجبە یاخود 2 جۆر ڤاکسینی دژ بە کۆرۆنا لە هەرێمی کوردستاندا گەشتۆتە هەرێمی کوردستان و عێراق. بەشی شاری سلێمانی کە یەکەم وەجبەی کە بە ڤاکسینی چینی ناسرا بوو بریتی بوو لە 1700 ژەمە ڤاکسین بۆ دووەم ڤاکسین کە ڤاکسینی لە وڵاتی بریتانیاوە هاتبوو لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا گەشتە شاری سلێمانی بڕی نزیکەی 16,000 ڤاکسین بوو. دیارە لە ئێستادا ئەو ڤاکسینەی کە لە جۆری بریتانیەکەیە بۆ هاوڵاتی ئاسایی و ئەو کەسانی کە نەخۆشی درێژخایەنیان هەیە لە سنووری پارێزگای سلێمانی ڤاکسینیان بۆ بەکار دەهێنرێت و تیمێکی پسپۆریش پێکهێنراوە بۆ ئەوەی سەرپەرشتی پێدانی ڤاکسین بکات.